هەمیشە دەوری گرنگ و کاریگەریان هەبووە و نەرمیخان ڕەنگە سەرقافڵەیان ببێت بەڵام ڕووناخان و دەیانی تر ئافرەت دەوری گرنگ و کاریگەر نزانین ئەگەر هیچێ ئەیخوێنێتەوە ئەزانێ هەموو ئەو کەسانەش کتێبە بەڕاستی و دووربینی لە مەسەلەی ئەم کتێبەیە زۆر شت لەخۆ بۆ ئەوەی لەهام بەخش بێ بۆ ئەوانی تر ێکی ئەومان هەیە تۆرای سەش ڕێم نازانم گەر هاتبێنە لە دەرەوەی وڵاتە کار و چالاکی مهمیان کرد بێ بواری تەنها سیاسەتیش نییە ئەمە هونەریە ئەدەبیە سیاسیە کۆمەڵایەتیە قوربانی شاراوەکان دەرەخین ئەمە کۆمەڵێک ئاماژی سەرکیمان هەیە کەسان خۆش ببیان خۆڕێمە گوڵدانی ژن بەردەوام وەکو گوڵێک ناسراوە گوڵشی مای جوانیە جوانی شێوە نا جوانی ڕواڵت نا کۆمەڵێک جوانی عەقڵ جوانی خۆنەویستی جوانی لێبوردەیی جوانی ئارامی جوانی خەبات ئەنجا وەرە تۆ کوردیش بە و ژنیش بە و جوانیش بە ئەنجا بێت چی بێ چ گوڵێک لەبەرەوە حەقی خۆیەتی ناوی لێنەی گوڵ بیخەیتە ناو گوڵدانەوە ئەنجا مەبەستیشم لە جیاوازیەکان ئەوەیە من گوێم نەداوەتە چاوپێکەوتنەکان ئایا سەر بە چ لایەنێکی سیاسیە گرنگ ئەوەیە ژنێکی لێ هاتوو بێ شوێندەستی دیار بێ کار و چالاکی کرد بێ لە هەر بوارێکی ژیانە سەرکەوتوو بێ بەلای منەوە ئەمە گرنگ بووە گوێم نەداوەتە سەر چ لایەنێکە و هیچ ڕۆژێکیش لە یەک بەشەریانە نەمپرسیوە مەگەر خودی خۆم ناسی بێتم ئەو کەسە خەلفێت و باگراوندەکەی چۆنە یەک ڕۆژ یەک کەسم نەپرسیوە تۆ سەر بە چ لایەنێک ڕەنگە لە بواری قسەکردنە بۆم دەرکەوت بێ بەڵام بەبێ پرسیار چونکە کورد گوێ ناداتەوەی ئەمڕۆ حیزباتی هەیە بەڵام نەتەوە هەیە بۆیە بەلای منەوە جیاوازی لە ناو ئەوەکانە ڕەنگە خەڵک بڵێ تۆ هیچێک ئەو کردووە لە ڕۆژئاوا بەڵێ لە ڕۆژئاوا کردومە لە ڕۆژهەڵات کردومە لە باکوور کردومە لە باشوور زۆری تایە هەندێکیان لە دەرەوەی ئەو بازنانە لە بەخا کردومە ئەنجا ئەم چاوپێکەوتنانە ڕەنگە وەکو خۆشخان و کە خەڵکیش باسییان کرد زۆر جار کاتی بیستووە هەموو ئەوانەی کە بێکەوە کارەکەی نەزانم کە کاری بیستووە مەسەڵەن جاری وا هەیە من یەک مانگ لەسەر بەس بە ڤیدیۆ قسەم لەگەڵ بەرامبەرەکەم کردووە لە دەرەوەی وڵات بووە و تەحەموولیم کردووە لە ڕووی تەمەنەوە تەحەموولیم کردو جاری وا بە زۆر لە مانگ زیاتر هەر گوێشم نەداوەتە و تومان مهمەوێ ژیانی ئەم خاتونە ئەبێ بچێتە نێو پەڕەی پێی کتێبەکانەوە ئەنجا جاری باش هەیە لە ڕێگەی ڕاستەوخۆ لەگەڵ زۆربەیانە گریاوم لە بەشێکیانە زەرخەنم کردووە بەڵام ئەگەرەزانن لەگەڵ زۆریانە بەشێکیانە لێرەن وابزانم ئەوان گریانیان وەستاوەتەوە من نەمتوانی بە خۆم وەستێنمەوە لە گریان چونکە من لەوانم کە ئەزانم ئازارەکان چۆنە هەستەکان چۆنە بۆیە کە چاوپێکەوتنەکانم نووسیوە هەستی خۆمم پێکەڵ بە هەستەکانی ئەوانیش کردووە ئەزانم ئەو هەستی چۆنەکە بە منە ئەو فرمێسکە خەڵانە بە چاوەکانی دێتە خوارد دەزانم لە چه ئازارێکەوە هەڵقڵام جا بۆیە بە هەمان شێوە من جاری وا هەیە لێم پێیان وتوانە داوای لێبوردنەکەین کە تۆمان خستۆتە گریان نەخێرەوە گریانە هەر بۆ ئەو نەهامەتی کە ئەم نەتەوە پێیا تێپەڕێ جا بۆیە ڕەنگە کە بیخوێنەوە زۆر جار هەیە هەستێکی تایە شێوە ڕۆمانی کردۆتە خۆی
یعنی زۆر جار هەیە لە چیرۆک چۆتە دەرەوە شێوازی ڕۆمانی خستۆتە بەر هەر یەک لەم ژنانە باوەڕتان هەبێ بەشی زۆری ڕۆمانێک هەڵەگرێت کە لەسەری نووسی اینجا ڕەنگە بەشێک لەمانە کە ئێستا لێرن ئەگەر دانیشین بەیەکەوە ئێستا وا بزانم هەمومان چاومان پڕ بۆ لە ئاو لە دوورەوە ئێکدوانێکیان ئەبینم چونکە ئەزانم هەمومان بە چ نەهامەتێک کاتێک بەڕێک بەڵام لەسەر پێی خۆمان وەستان ئەمە یەکێکە لە خەسڵەتە موهیمەکانی ژنی کورد کە بە پێوە وەستاوە مێردەکەی لە زیندانا بووە خۆی ڕاویان ناوە ئەنجا لەگەڵ ئەوشا بە پێی خۆی وەستاوە تەسلیمی دەوڵەت نەبووە تەسلیمی دوژمن نەبووە ئێستاش ژنی کورد زۆر دەگمەنە باوەڕتان هەبێ باوەڕتان بە خۆتان هەبێ کە ئێوە دەگمەنن بە پێوە وەستاوە من نەزانم مێردەکەی لە شاخ بووە نانی لە لایەن نەبووە ڕەنگە یەکێک لە ڕەفیقەکانم کە ئێستا نەی ئەمڕۆ نەیتوانیوە باوەڕتان هەبێ کە چوینە ماڵەوە بۆ لای بەتانی نەبوو بە خۆداتە جلەکانی کۆ کردبوو بەسەر ماڵەکەیدادا ئەوەی نەیخوێنێتەوە ئەوەی بە وردی نازانێت ئەم کتێبە لە چەند ڕەهەندەوە چەندێک کتێبێکی بەقیمەتە نەکەرم کتێبە هەموو ئەم کتێبانەی کە لەسەر ژیان و جالاکی مالبوون و قوربانیدانی کەسەکانی کەتیایە بۆ مەبەستە من لە سێ خاڵە بۆ کورتی و کاتەکە خوێندنەوە بۆ ئەم کتێبە خاوەن بە نرخ و بە نرخەیە کە هاتووە بەردەستی جەنابتان خاڵی یەکەم کاتێک وەک سەربازێکی بوون بە بارودۆخی سەختاتێ بەڕێ و هەر خۆ دەزانی چی بەسەر هاتووە و چۆن گوزەرانەوە زەحمەتەکانی ژیان و ئاڵاگاریەکان چۆن تێپەڕانەوە چۆن توانیتە بەسەر ئەو کۆسپانە یازاڵ بین کە هاتوۆتە بەردەمت هەر یەکێک لەم بەڕێزانی کە لەناو کتێبەکەیە چیرۆکەکانیان باس کراوە خۆیان و کەسە نزیکەکانی دەوروپشتیان نەزانن کە چۆن بەرجی شێوەیەک ئەم بارودۆخە قورسەیان تێپەڕانەوە کاتێک کە بەڕێزێک یەت و بەسەریان نەکاتەوە و قەدرێک بۆ هەمومان هەموویان دانێ چیرۆکەکانیان نەخاتە توێ کتێبێکەوە بەڕاستی ئەتوانم بڵێم ئەمە پاداشتێکی معنەوی گەورەیە زۆر کاتێک کە یەکێک ئەزانێت ئەوەی تۆ کردوتە و هیلاک بوویتیایە شتێکی کەم نییە شتێکی بە نرخە ئەبێ بمێنێتەوە بۆ ڕۆژگارێکی گورتر بۆ داهاتووتر بۆیە وەکو کەسی بۆ کەسەکانی کە لە کتێبەکان بەڕاستی پێم وایە پاداشتێکە و ڕێزلێنانێکی گەورەیە و دەستی خۆش بە نەرمیخایدن خاڵێکی تر هەمیشە بۆ ڕووداوەکان بۆ سەردەمەکان بۆ گۆڕانکاریەکان یەکێک لە باشترین بەڵگەنامە و پڕ باوەڕترین بەڵگەنامە ئەوەیە کە لە زاری کەسەکە کە گوزەرانی کردووە لە وەزعەیە لە زاری کارەکتەرەکانی کە ئەو سەردەمی ژیاوە کە ئەو بارودۆخەیان بینیوە و ئەو بارودۆخەیان بە شێوەیەکی قوڵ ممارەسە کردووە پڕ بەهاترین و پڕ باوەڕترین بەڵگەنامەیەک ئەمێنێتەوە هەموو جارێک ئێمە لە قەزیەکانی کە هەمانە بیری لێکەینەوەڵێ بۆ ئەمانە بە دۆکمنتێر ناکرێت بۆ ئەمانە هەڵ ناگیرێت بۆ هەتاکو کەسەکان ماون قسەیان لەگەڵان ناکرێت چونکە ئەوان خۆیان دەزانن وردەکاری ڕووداوەکان بە ناو بە ژمارە بە ڕێکەوت ئەوان لەلایەنە ئەوە ئەمێنێتەوە ئەکرێ ئەمڕۆ زۆر بەمان لەبەرەوەی حەفتاکان و هەشتاکان و نۆتەکانمان بینیوە ئەکرێ ئەمە شتێکی زۆر وە یعنی هەموو ئەیزانی بەڵام بیرتان نەچێ 50 ساڵێکە ئێمە نامێنین بەڵام ئەم کتێبە یاخود ئەم بەڵگەنامانە ئەمێنەوە
تابو معلوماتنا 50 ساڵی داهاتوو ڕێک یەکسانە بە 500 ساڵی ڕابردوو. دانیژن پرۆژەیەکە زیاد لە 10 ساڵە دەستمان پێ کردووە. نووسینەوەی ژیاننامەی ژنانە ژنە لێ هاتووەکان لە بوارە جیاوازیەکانی ژیان لە بواری سیاسەتە لە پێشمەرگایەتیە لە بواری کار و چالاکیە لە بواری هونەری و ئەدەبەوە لە بوارە جیاوازیەکان بۆیش گوڵدانی ژنمان ناوناوە چونکە لە هەر چوار پارچەی کوردستان و جاری واش هەیە لە دەرەوەی پارچەکانی کوردستان ئەو ژنانەمان دەستنیشان کردووە کە مێژوەکی گرنگیان هەبووە لە ڕووداوەکان مێژوەکی گرنگیان هەبووە لە ئەو بڵێ ژیانی نەهامەتی و ژیانی زەحمەتی و ژیانی لێهاتووی کورد نەتەوەی کورد ئەم گوڵدانی ژنە بۆیش ناوی گوڵدانە یەکەم ژن وەکو گوڵێکی خێنەناو ئەو گوڵدانانە هەمویان کۆکەینەوە بە ڕەنگی جیاواز بە بۆچوونی جیاواز چونکە شتی هاوبەر زۆرە لەلایەن حتا گوێ نادەینە ئێمە چۆنێتی بیرکردنەوە و جیاوازی بیرکردنەوە ئەو شتانە بەلای ئێمەوە گرنگ نییە مهمە و ژنە لێ هاتوو بێ بۆیش بە هەندی وەردەگرم چونکە بەلای منەوە پرۆژەیەکی گرنگە کتێبخانەکانی کوردی هەم بۆ خۆمان هەم بۆنەوەی داهاتوو هەمیش بۆ دنیای دەرەوە کە گرنگن ئێمە مێژووی ژنانی خۆمان بنووسینەوە.